ئێرە گوندی فەقیانە گوندێکی بەناوبانگ و فێنکە لە کۆندا ئێرانەکانی و سەرچاوئاوێکی زۆر ساردی لێبوو و گەشتیاریان لە دوای ئەوەی کە جادە لە ساڵی 2006 هاتە ئێرە زۆرترین گەشتیار ڕووی لێرە کرد بەڵام ئێستا گەشتیارەکان ڕوو لە کەمبوونە و زیاتر گەشتیارەکان بۆ شوێنێکی تر ئەچن ئەمەش لەبەر چەند هۆکارێک یەکێک لەو هۆکارانە بریتە لە ڕێگاوبان بەڕاستی ڕێگاوبان تا برەی خراپە کاتێکە پرۆژەی جادەمان بۆ کرا هەروەها کەزایی بە نەفتی ڕەش لەگەر هەندێک چەقلیان تێکەڵاو کرد على ساس ئەوە قیڕە لۆمەیان کردی بەڵام دوای چەند ساڵێک ئەو قیڕە هەمووی خراپبوو ئێستا هەمووی پڕەتی لە تاسا ئەمە هۆکارێکی تر بێپلانی پرۆژە و دەستگای گەشت و گوزاریەکان پێویستە پرۆگرامێک دابدرێت بۆ هەر کەسێک کە گەشتیارگەیەکە کاتەوە پێویستە گەراجی خۆی هەبێت پێویستە چەند خزمەت گوزارێکی تر هەبێت بەڵام ئێرە نییە هەمووی ها کەزایی هەر کەسە بە کەیفی خۆی شوێنێکەوە کات و دەکاتە گەشتیارگە و هۆکارێکی تریش کەمبوونەوەی ئاوە ئەمانە چەند هۆکارێکن بۆەوەی گەشتیار ڕوو لە کەمبوون بێ گەری ئاکۆیانیش مەجموعەکە پێشی لێیە بەڵام بەڕاستی معاناتمان هەیە لە شوێنە گەشتیاریەکان بە تایبەتی ڕێگاوبان کارەبا ئەوەی سەرچی بێتن ئاو بەڕاستی دەوری سەرچێ بینی بۆ شوێنە گەشتیاریەکان ئاومان زۆر کەمە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەر خەت بۆ گوندی ئاکۆیان بە تایبەتی ئاوێکی بۆ خواردنەوەمان بۆ بێنی شوێنە گەشتیارەکان بەڕاستی غامۆش کراینە غامۆش بووینە بەهۆی بێئاوی و هەندێک خزمەتگوزاری وەکو ڕێگاوبان کارەبا یعنی ئاو بەڕاستی دەوری سەرچێ بینی داخراین بە تاکید داخراینە زۆر شوێن داخراینە ئی خۆم تقریبا 5-6 کە پرم داخراینە بەعوکمەوەی کە ئەو گوندێکی گەشتیاریە بەڕاستی ینی بەر لە ئێستانێکی کە ئاو زۆر بوو یاخود ڕێگاوبان باش بوون گەشتیارێکی لە ڕادە بەدەر ڕووی تێرانە ئاکرد بەڵام وەکو دەبینم ینی لە ساری پارێکەوە و ئەو ساریش دەگەدابی بە عوکمەوەی کە ئاوەکە کەم بووە بە عوکمەوەی کە جادەی ناوگەریش بەڕاستی ئەو هاتێک چووە ینی خەرکسیارێک خۆی خۆشەوێ لە نەوعەرەگانە نادا لەبەرەوە کە منتیقەکە منتیقەی گەشتیاریە بەڕاستی حەقوانی ئەو ڕێگەوبانە بەو شێوەیەبی بەڕاستیە هەمووی 5 کیلۆمەترە لە فەقیانێ لۆ سەجادەی ڕئیسی ئاکۆوا 5 کیلۆمەترە چونکە ئەمە چەند جاریش داوامان کردووە تا ئێستانەکە لە نەخۆ چوویتە بواری جێبەجێکردنیشەوە هەرتا ئینتیزارەکەین و تا ئێستانێکە هیچ چارەسەرێک نییە ینی نازام هەتا پنیەکانیش ناکەن هەتا قۆرتەکانیشمان و پڕ ناکەن و بەڕاستی گرفتەی زۆری دروست کردیا هەم بۆ هاتوچۆی خەڵکی هەم بۆ هاتوچۆی گەشتیارانیش بوویتە سەبەب بۆ کارێک کەمبوونەوەی گەشتیار بەڕاست